سەنگە ڕزگار گەنجێکی وڵاتی سویدیان گەنجێکی کوردە لە وڵاتی سوید نیشتەجێ و ماوەی چەند ساڵێکە خەریکی گۆرانی وتن و کاری هونەریە و لا 2021 یەکەم بەرهەمی خۆی یەکەم ڤیدیۆکلیپی خۆی بە ناوی نەدۆڕاوم بڵاو کردوێتەوە دواتر ڤیدیۆکلیپێکی تری بڵاو کردوێتەوە و ئێستا خەریکی پرۆگرامێکە یاخود خەریکی یان ئیش لەسەر چەند گۆرانیەک ئەکات کە بەنیازە بەم نزیکانە لە یوتیوب چەناڵی تایبەتی خۆی بڵاوی بکاتەوە قسەی زیاتر دەرباری ئەم بابەتاکەم لەگەڵ بەڕێزیان سەنگەر ڕزگار کە لە سودی کورسەت مەگەزین میوانمانە بەخێراتی کاک سەنگەر بەخێربی وتم لە 2021ەوە یەکەم بەرهەمی خۆت بە ناوی نەدۆڕاوم باشە چۆن یەکسەر بە ڤیدیۆکلیپێک دەستە پێ کردووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریە سەرەتا وەکو هەموو هونەرمەندێکی تر هەر کەسێکێتە ئەم بوارەوە هەبێ پلانێکی تایبەتی خۆی هەبێ چۆن دەست پێکە چۆن دەستکا بەکارە هونەرێکە منیش چەند پلانێکم دانابوو سەرەتا بە کارێکی ڤیدیۆکلیپی تازە دەست پێکەین لەگەڵ چەند هاوڕێکی خۆمە پلانی ئەوماندانە کە هیچ لەسەر چەند کلیپی تازە بکەین و هەم تێکستەکە تازێ هەم میلۆدیەکانیش تازن بۆ سەردەمی ئێستا ئەگونجێت ئەم بەرهەمەی کە ئێستا من قسەم لەسەر کرد نەدۆڕاوم باسی ئەم بەرهەمە ئەکەیت بەڵێ باشە بەرهەمی دواترت پێم وابێ دوو ڤیدیۆ کلیپت کردووە اینجا ئێستا خەریکی کۆمەڵی بەرهەمی تری بەرهەمی یەکەمیان تۆزێ ڕیتمیە مۆسیقاکە سەرەحترێکە بەرهەمی دووەمیان خاوترە وەکو خۆمانەڵێن شێوە ئەکادیمیەکەی حەزونیەکی پێوە دیارە با کلیپی یەکەم ببینین یان یەکێک لە بەرهەمەکان تەبینین و قسەی زیاتر بکەین فەرموو لە ساڵی چەندەوە دەستە کردو بە گۆرانی وتن و کەیزانی دەنگ خۆشە و چۆن بڕیارتدا کاری گۆرانی وتنەکەم هەر لە مناڵیەوە قسێکی تەقلیدی شەمار مەسەل لە کۆنەوە حەزمان کردو ماڵە و کەس و کار و یان بۆ مونەکە ئاچیتە دەرەوە بۆ سەیران یا کۆبوونەوەیەکی عایلەیی بۆیان و یەڵە تۆ دەنگە خۆشەوە تۆزێک گۆرانێکمان بۆ بڵێ بەزیتر وردە وردە لەگەڵ گەورەبوونە ئەم شتە چەسپی لە ناخمە زۆر حەزم لێ کرد گۆرانی بێژەکانی ترێک بالفعل زۆر ژۆم لە گۆرانی کۆنەکان ئەگەر بە تایبەت هونەرمەندە فۆلکلۆرە قەدیمە کۆنەکان ئەوانە ببوون بە ڕێگایەک و بەرنامێکی باش بۆ من کە زیاتر بچمە ناو بوارەکەەوە باشە ئەم قسانت لەگەڵ ئەم ڤیدیۆکلیپەت زۆر جیاوازە جیاوازی زۆرە باسی ئەوەکەیت کە لە گۆرانی بێژی ڕاستە خۆ ناکرێتەوە ڤیدیۆکلیپەکەشت با بڵێن هەمان ئەو گۆرانی کۆنانە بێت کە بە مناڵی یان لە بیرەوەری تۆیا هەبوو کە زۆر پرۆڤت لەسەر کردو و توتەتەوە خۆ ئەبێ خۆت ستایل و ڕێچکەیەکی تایبەت بە خۆت هەبێ ئەویان جیاوازە بەڵام وەکو ئەوەی کە تۆ گەنجێکیت و دانیشتووی وڵاتی سویدیت ڕەنگە زۆر کاریگەری هونەری ئەوروپی یان مۆسیقا و گۆرانی ئەوروپی
چکە ئێمەوە هەست دەکەین هەموو ئەوانەی کە لە ئەوروپان کاریگەری مۆسیقا و هونەری بیانیان زۆر لەسەرە. بەڵێ وەکو ئەم ئیشانەی یەکەم جار کە خۆم کردومە هیچ بڵێن ڕێگەی فۆلکلۆرێکی نییە بەڵام شێوازی ئیتازەیە بۆ هەموو هونەرمەندێکیشیان هەر کەسێکە یەتە بواری گۆرانی وتنەوە کۆمەڵی ڕێگا و یاسا و قانونی خۆی هەیە. من حەزم کردو بە شتێکی تازە بێمە ناوەوە دواتر کار لەسەر شتی تر بکەم کە وەکو ئیشی فۆلکلۆری کۆنەکان ویستومە خۆم سەرەتا شتێکی تازی خۆمە مەبێ ڕەتی بێ بە خۆمەوە دوایی پشمە سەر کۆمەڵێک ئیشی ترکە ئەو کاتەی تر جۆ لە خەڵکە گریبزانی خەڵک ێستا چی ئەوێ حەزی بە چییە. باش ئێستا باس لەم کۆمەڵە بەرهەمە بکەین کە ئێستا کاری لەسەرەکەیت و بەنیازی لە یوتیوب چەناڵی تایبەتی خۆ بڵاوی کەیتەوە خۆت ئاماژەی پێکی کە کۆمەڵێک بەرهەمی فۆلکلۆریە ئەوانە چی؟ کۆمەڵێک گۆرانیە هونەرمەندە کۆنەکانە کۆمەڵی هونەرمەندی بە ئەزمون و گەورەی کوردی تایە کە شانازین بۆ کورد شێوازی گۆرانەکانمان هەڵبژاردووە لە هەر هونەرمەند و گۆرانێکی مەقامێک و گۆرانێکی ڕیتمی تێکەڵمان کردو بە شێوازێکی مۆدێرنانە لە یەک بەرهەما کۆ بێتەوە ئەمانە هەمووی لە یەک بەرهەما کۆ بێتەوە وەکو ڕیمیکسە شێوازێکی ڕیمیکسی هەیە بەڵام نەکە ڕیمیکسی بەڵام ئەوەیە گۆرانەکان 5-6 گۆرانیە ئیراوە لە یەک لە 10 دقە زیاترێکە شتێکی جوان و مۆدێرنانەیە هیوادارم باڵی هەموو لایەکە بێ دڵنیام. ئەمە تازەیە ئەم شێوازەیان ئەمە چۆن ئیشی تیا ئەکرێ ئیشکردن لە ناو ئەمەیە چۆنە؟ ئەم شێوازە تازە نییە زۆر کەسی تر وەکو من ئەم شێوازەی کردووە بەڵام هەر کەسە و بە ستایل و بە دەنگی خۆی کۆمەڵی هونەرمەندەیە بۆ نمونە زۆر هونەرمەندەیە گۆرانی هونەرمەندی گەورە حەمەجەزایان وتۆتەوە بە دەنگی خۆیان بەڵام چەند گۆرانێکی هونەرمەندی گەورە حەمەجەزای بەم شێوازە وتووە نەک گۆرانی چەند هونەرمەندێک. بەڵێ ئەمەی من جیاوازەکەی لەوەیە چەند گۆرانی بێژەکەم تێکەڵ کردووە لەگەڵ دەنگی خۆمە جیاوازەکەی ئەوەیە و حەقیشم ماوە بۆی کە دەنگی ئەو هونەرمەندە و ستایلی ئەو دەنگی ئەو هونەرمەندە وابێت کە بتوانم من ئەدایەکی جوانی بۆ بکەم. هەموو ئەو هونەرمەندانی کە هەڵت بژاردووە ئەوانن کە تۆ ئەتوانیت با بڵێن وەکو ئەوان گۆرانی بڵێیتەوە ئاستی دەنگی بەڵێ ئاستی تۆنی من و دەنگی من هی ئەو بێکە لە ئاستی ئەوان نابێت نەک بڵێن ڕێک وەکو ئەوان بەڵام بتوانی ئەدایەکی جوانی دەنگی ئەوان بکەیت حەق بەی بە بەرهەمەکەیان. باشە لە ڕووی تەکنیکیەوە ئەم شێوازە پێویستی بە ئیشکردنی زۆریان پێویستی بە چیە؟ بەڵێ پێویستی بە ئیشکردنی زۆرە کاتی زۆری ئەوێت تەمرینی زۆری ئەوێت و کۆمەڵی کەسی بە ئەزمون حالیان ئیشەکەن لەسەری بەڵام جارە تاوا نەبوو لە تاوابوو نایە. زۆر باشە بەرەم هێنانی ڤیددیۆ کلیپ ئێستا لە دەرەوەی کوردستان هونەرمەندان زۆر باز لەواکەن کە قورسە کارکردن لە یان بەرەمهێنانی ڤیددیۆ کلیپێک کە هەموو تێچووەکەی و هەموو ئەرکەکەی لەسەر هونەرمەندەکە بێت. تۆش هونەرمەندێکی گەنجیت و تازەیت لە بوارەکەیە ئەمە چەندێک قورسە بۆ تۆ؟ بەڕاستی قورسی خۆی هەیە کاری کلیپ بەڵام تایبەت بۆ کوردانی خۆمان لە تاراوگە لە دەرەوەی وڵات تۆزێک ڕێخستنەکان قورسە لەبەر ئەوەی یەک وڵاتی خۆ نییە ئەو کەسانشی کە ئیشی تیاکەن بۆ بە ئاسانی ناتوانانی بەردەستیان بخەیت ئیشەکە بکەن بە یەکەوە ئەبێ کاتی باشی بۆ تەرخانکەی بۆ نمونە دەرهێنەرێک لەوە چه ئیشێکی شخصی خۆی هەبێ لە هەمان کاتیشە تەرخانی کە ئیشێکی هونەریش بۆ تۆ بکە ئەمە کات ڕێخستنەکە زۆری پێچێ بەڵام بۆ من وەکو شخصی خۆم لە کوردستان زۆر ئەم کارانە ئاسانترە کەسی بە ئەزمونتری تایە و لە هەمان کاتیشە وڵاتی خۆمانە هەمووی هاوزمانی خۆتە ئایدی و فکری جیاوازی تایە ئەگونجێ لەگەڵ کولتور و عادەت و تەقالیدی کوردستانی خۆمانە بەس بۆ ئەوێ ئەگەربی لە ئەوروپیا تێبگەینی بڵێ من کلیپێکم ئەوێ ئاوا بێ یا گۆرانەکەی من کوردیە ئەمەش مۆسیقای کووردە ستایلی کوردی ئاوایە تۆزێک بۆ ئەو قورسە معاملە لەگەڵ ئەوروپیەکە وەک لەگەڵ کوردێکە ڕاستە بیرلەوە کردوتەوە کە لە کوردستان چەند بەرهەمێک تۆمار بکەی یان
لەگەڵ میوزیسیانان و هونەرمەندانی کورد کۆنتاکت دروست بکەیت دروستە کردووە؟ بەڵێ بەدڵنیام کۆنتاکتم لەگەڵ زۆربەیانە هەیە زۆربەی هاوڕێ و برادر و عەزیزن بەڵام ئێستا حالیان لەسەر ئەو گۆرانی فۆلکلۆرانە ئیشەکەم کە بۆم باسکردن احتیمال لە داهاتووشە کاری ڤیدیۆ کلیپ بکەین لێرە بەڵێ جگە لەم کۆمەڵە بەرهەمەی کە باسمان کرد پلانی داهاتووترت پلانی داهاتوو تەنها ئەوەیە کاری جوان بکەم کارێ بکەم بەدڵی خەڵک بێ جێی ڕەزامەندی هەموو لایەک بێ و بێ بە مێژووکی جوان بۆ خۆم کە هەر شوێنەکە کە ژۆم لێ بێ کە بینیم بێ بە شانازێکی گەورە بەڵێ کاک سەنگەر تۆ سپۆرەکەت چییە و لە بواری میوزیک و ئەوانەیە هیچ خوێندوتە لە سوید لە سوید بەشێکی کەمی میوزیکم خوێندووە ئالەتی گیتار بەڵام لە کوردستان خوێندومە بۆی بەڵێ سواز بخوا باش سەردانە نییە بۆ کوردستان نانە ئەمەیەکەم سەردانیە سەردانی زۆرم هەبوو بەڵام وەکو داخەڵبوون بە ژیانی هونەری و دنیای هونەری و دەستکردن بە کاری کلیپ و گۆرانی وتن لە سەرەتای 2020 دەستم پێ کردووە دەستەکانت خۆش بێ بەهیوای بەرهەمی زیاتر و کاری زۆر سپاس لە شێوەش ساق بێ دووبارە سەنگە ڕزگار گۆرانی بێش سپاس وەربانە بم سپاس بژیت